وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاری دەستپێکردنی تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەمی دەرکرد. بە پێی بڕیارەکە ڕۆژی شەمە 20 تاقیکردنەوەکان دەست پێ دەکات و مادەکانی داخلبوونی تاقیکردنەوەکان بۆ 4 مادەی قۆناغی سەرەتایی کەم کراوەتەوە. ناوەندی 5 وانە و دوان ناوەندی کراوە بە 7 وانە بۆ تاقیکردنەوە. بڕیارەکەی وەزارەتی پەروەردە نیگەرانی خوێندنی کوردی بە دوای خۆی داهێناوە، چونکە ڕۆژی شەمە قەدەغەی هاتوچۆیە و ڕۆژی یەکشەمە پشووی نەورۆزە. هەر بۆیە داوا کراوە هاوکاری خوێندنی کوردی بکرێت و چەند ڕۆژێک تاقیکردنەوەکان دوا بخرێن. یادداشتێکمان ئاراسی جەنابی وەزیری پەروەردەی عێراق کردو بوو مەبەستە و داوامان لە وەزیری پەروەردە بەڕێز دکتۆر ئالان محەممەد سەعید وەزیری پەروەردەی هەرێم و کاک مەریوان ئەندام پەرلەمان لە لیژنەی پەروەردە لەسەر کەرکووک و هەروەها مامۆستا سەنا گەرمیانی مدیر عامی دراسی کوردی لە بەغدا وتمانە بێنە سەر خەت و تاوەکو بتوانن تاقیکردنەوەکانی خوێندنی کوردی بۆ 2-3 ڕۆژێک دوا بخرێ، چونکە ئەمە تاقیکردنەوەی وەزاری نییە بڵێ یاسیلەکان موحەدە و یەک منهەج داخلە بۆ هەموو عێراق و ناکرێت دوا بخرێ، بەڵکو منهەجەکان لە قوتابخانەکان و دیاریکراوە و خشتەی تاقیکردنەوەکانش لە قوتابخانەکان دیاریەکرێ و ئیمتیحانەکانش لە قوتابخانە بۆ خۆی دەیکا. دەکرێت خوێندنی کوردی چەند ڕۆژێ دوا بخرێ لەبەرەوەی یادەکانی ڕۆژی جەژنی نەورۆز ئەو خۆشی و شادی لە قوتابی و مامۆستایانی ئەمە بێبەش نەکرێن و ئەو ئەمڕۆژ چاوەڕێنی وەڵامین و بزانین وەڵبێستی وەزارەتی پەروەردەی عێراق چیە بێ. تاقیکردنەوەکان لە کاتێکدایە بەهۆی قەدەغەی هاتوچۆ و بەرزبوونەوەی ئامارەکانی کۆرۆنا ماوەی مانگێکە قوتابخانەکان داخراون و قوتابیان هیچ وانەیەکیان نەخوێندووە، بۆیە ئەمەش گرفتێکی دیکەی بەردەم قوتابیانە بۆ تاقیکردنەوەکان. وڵاهی وەکو ڕێنمایی نەگونجاوە بۆ خۆت ئاماژەت پێکرد دۆخەکان هەمووی سەری کردوتە یەکتری لایەکەوە قەدەغەی هاتوچۆیە و لەلایەکەوە خوێندکاران خۆی ئامادەبوونیان نییە لە قوتابخانەکان و لە ڕێگای تیلیگرامەوە ئەخوێنن، ئەمانە هەمووی هۆکارە و کێشەکە گەورەتر ئەکا. بەڵام لە کاتێکیشا کە تۆ ئێمە بەرە و مانگی ڕەمەزان ناڕۆینکە 1/4 کۆتا ڕۆژی ئیمتیحانات ئەبێت لەسەر ئاستی عێراق، بۆیە ناچارن کە ئەم وەزارەت هەوڵی ئەوەیدا کە خشتەیەکدا ببەزێنێ بۆ ئەوەی بتوانێت لە نزیکترین کاتە کۆتایی بە تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ و کۆرسی یەکەم بهێنێت. با پێ ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە بەڕێوەبەری قوتابخانەکان سەرپشک کراون بە دانانی خشتەی تاقیکردنەوەکان لە ماوەی 8 ڕۆژدا دەبێت تاقیکردنەوەکان کۆتایی پێبێت، بۆیە ئێستا بەڕێوەبەری قوتابخانەکان و پەروەردە سەرقاڵی دانانی خشتەی تاقیکردنەوەکانن تا خۆیان لەگەڵ دۆخی کۆرۆنا و وانەکان و خۆپارێزی تەندروستی بگونجێنن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.